سەرەتا لە ڕێگەی مەکتەب و مامۆستای هونەرمەوە خەریکی زەخرەفە و کاری هونەری ئەبووم و پاشانیش 5 ساڵ ئەبێت من دەستم کردو بەم ئیشە بە شێوەیەکی جددی و پەیجمان دانا و لە ڕێگەی پەیجەوە کارەکانمان ئەفرۆشینەوەتە بە ئۆنلاین بابەتەکانمان ئەفرۆشین. ماوەی 5 ساڵ ئەبێت بە شێوەیەکی گشتی دەستم کردو بەم ئیشە و وەکو ئەزانن لە کۆمەڵگەی کوردیە هەر کاتێک کە ئافرەت دەست ئەهاتە ئیشێکیان هەوڵ ئایا لەسەر پێی خۆی بوەستێ کۆمەڵێک ڕێگیری بۆیەتە پێش، بەڵام خۆشبەختانە من ئەو ڕێگریانم بۆ نەهاتۆتە پێش. خێزانەکەم زۆر هاوکارم بوون و هاوسەرەکەم بە دەرەجەی یەک زۆر یارمەتی دەرم بووە. کە دەستم کرد بەم ئیشە بە شێوەیەکی زۆر باش پێشوازیم لێ کرا و ئیشەکەیان بەلاوە تازە بوو و بابەتەکانی منیش دۆت پەینتین و زەخرەفە لەسەر کووپ و قاپ شتێکی تازە بوو بەلایەنەوە و زۆریان بەدڵ بوو خەڵکی. یەکەم مشتەریم کەسێک بوو داوای قاپێکی لێ کردم بە شێوەیەکی زۆرەها متحەمس بووم بۆی و زۆر بە شێوازێکی جوان بۆم دروست کرد، بەڵام نەیویست، یعنی هەڵێ لەو کەسانە بوو کە زۆرە، ینی ئەم کەسانە زۆرن کە داوای شت ئەکەن لە پێیجێک و دواتر نایەنەوێ یان بلۆکی ئەکەن یان ژمارە تەلەفۆندا ئەخەن، بەڵام ئەمە نەبووە هۆکاری وەستانی من. بەردەوام بووم و ینی گوێم پێ نەیە. ئیشەکانی من زیاتر لە کووپ و قاپ و بابەتی شوشە پێک هاتووە، واتە هونەر لەسەر شوشە، زەخرەفە یان نەخش یان نووسین لەسەر شوشە. خەڵکی ئێمە بە شێوەیەکی گشتی حەز بۆ بابەتە کوردەواریانە ئەکەن، بۆ نمونە ئافرەتێک بێجلی کوردی لەبەر بێ یاخود هەوری بێت یان نەخشە کوردەواریەکان زیاتر و بە هەمان شێوە حەز بە زەخرەفە و بابەتەکانی تریش ئەکەن، واتە بە شێوەیەکی گشتی هەموو بابەتەکانیان ئەوێ. زۆربەی نەخشەکان بیرۆکەی خۆمانە، یعنی بۆ نمونە ئەتوانین بڵێن لە ساڵ 70 بۆ 80 بیرۆکەی خۆمانە و بەشێکیشی شتی عامە کە خەڵک هەموو حەزی پێ ئەکات. ماوەیەکی باشە زۆر حەز بەوە ئەکەم کە بابەتی کوردەواریانە دەربکەوێت لە ئیشەکانمانە و خەڵک حەزی پێ بکات. ئێستا من زۆر پەیجی عەرەبی ئەبینم کە زۆر گرنگی بە کللتوری خۆیان ئێن و زۆربەی بابەتەکانیان توراسی و بابەتی فۆلکلۆری خۆیانە و منیش حەز ئەکەم بەڕاستی خەڵکی ئێمە حەز بەو بابەتانە بکات و گرنگی بە کللتوری خۆمان بین. لە ناو کۆمەڵگەی ئێمەدا تا ڕادەیەک کللتورمان کاڵ بۆتەوە لە ناو خەڵکدا. منیش وەکو ژنێکی گەنج حەز ئەکەم کللتوری خۆمان زیندوو بکەمەوە و لە ڕێگەی ئیشەکەمەوە ئەم کارە بکەم. زۆر جار خەڵکی داوا ئەکەن یان نامە ئەنێرن بۆ پەیج چ بۆ یەک بەکار بهێنین یان چۆن بتوانین دەست پێ بکەین و ئەوانە ڕاستی تاوەکو ئێستا بە شێوەیەکی ئەم پشگیریمان کردوون و یارمەتیمان یاون، جوابیان ئەینەوە، ینی لە هەر یەک لەو بابەتانە بێت یارمەتیان ئەین. ئێستادا دامەزراندن و بابەتی تائینبوون زۆر کەمە، لەبەر ئەوە خەڵکی ئێمە یاخود ژنان پێویستە هەوڵ بن ئیشێکی سەربەخۆی خۆیان هەبێت، ئەگەر نەیانتوانی هەر ئیشێکی تر بکەن لە دەرەوە ئەتوانن مەجموعەیەک ئیش بدۆزنەوە بۆ خۆیان، بۆ نمونە ئەگەر توانایەکی دەستڕەنگینیان هەیە یاخود فکرەیەکی ئیشکردنیان هەیە ئەتوانن لە بابەتێکی بچووکەوە دەست پێ بکەن و هێواش هێواش گەورەی بکەن و بەدڵنیەییەوە پشگیریش ئەکرێن. لە ڕووی ئیشەکەەوە ئێمە کۆمەڵێک ئاستەنگیمان یەتە پێش، بۆ نمونە نەمانی ڕنگ یاخود نەمانی کۆمەڵێک تۆنی ڕنگ و گرانی ڕەنگەکان و هەنێک جار ئێمە لە بەغاوە یان لە دەرەوە تەڵەبی ڕەنگەکان ئەەکەین، ئەمەش کاتێکی زۆر ئەخایەنێت بۆ ئێمە، یاخود لەوانەیە جۆرێکی کووپ لە ئێستا بەردەست بێت مودەتێکی تر کە نامێنێت کێشەمان بۆ دروست ئەکات. ئەمانە کۆمەڵێک ئاستەنگین کە لە ئیشەکە یەنە بەردەممان بە کۆمەڵێک دیزاینمان هەیە کە خەڵکی داوای ئەکات، حەز ئەکات کە شعر بنووسین لەسەر کووپەکە یاخود شعرە کلاسیکیەکان بنووسین لەسەر کووپەکان، زۆر حەز بەمە ئەکەن خەڵکی. ئێمە لەسەر داواکاری خەڵک شعر ئەنووسین یاخود ئیشیان بۆ ئەەکەین،
بەڵام ئینشاءڵڵا لە داهاتووە لە بەرنامەمانە هەیە کە زیاتر گرنگی بە شیعرە کلاسیکیەکان بین بۆ بەرەو پێشبردننی هونەرەکەمان. ڕۆژانە 5 بۆ 6 ساعت ئیش ئەەکەم بە هاوکاری هاوسەرەکەم لە بەروی ئێمە بەیەکەوە ئیش ئەەکەین. تەڵەب لەسەر ئیشەکانی ئێمە زۆرە بە جۆرە کە لە شارەکانی عێراقەوە داوا ئەکرێت لە بەغاو لە بەسڕە و لە زۆربەی شارەکانەوە و لە دەرەوەیش داوای ئیشەکانمان ئەکرێت لە هەنێک لە وڵاتان کە بە جۆرێک هونەری خۆیان دەوڵەمەنە واتە هونەری خۆیان لە ئاستێکی بەرزدا بەڵام ئەمە ئەو ئەگەێنێ کە هونەری کوردیش لە بەرەو پێشچووندایە. من وەکو ژنێکی کورد وام کردووە کە هونەری کوردی بە جۆرێک واتە و کولتوری کوردی بە جۆرێک لە بڵاو بێتەوە کە لە دەرەوەیش داوا لەسەر ئیشەکانمان هەبێت. هەموو ئیشێک لە سەرەتاوە قورسە و بربەستیەتە بەردەمە بەڵام بەردەوامی و هەوڵدان واو لێ ئەکات کە سەرکەوتوو بیت. بۆ نمونە لە ئیشەکەی ئێمە لەوانەیە لە سەرەتاوە لە هەفتەیەکە 1 کوب یان 2 کوب داواکاریمان هەبووە بەڵام سوپاس بۆخوا ئێستا لە مەکتەبەکانەوە داوا ئەکەن بە عەدەدی زۆر بۆ خوێندکارەکانیان یاخود لە شەریکەی دەرمانسازیەوە بۆ دکتۆرەکانیان داوای ئەکەن واتە هەموو ئیشێک لە سەرەتاوە ئەو ئاسانە نییە بەڵام ئەگەر بەردەوامی پێبیت بەدڵنیاییەوە ئەنجامی ئەبێت و سپاس بۆخوا تا ڕادەیەکی باش ئەم ئیشە بووە بە سەرچاوی بژێوی بۆ ئێمە. لە پلانمانە هەیە کە ئەم ئیشە گەورە بکەین و ئینشاءڵڵا بیکەین بە براند و بیناسێنین و بەردەوام ئیش لەسەر ئەوەکەین کە بیرۆکەی تازەمان هەبێت و لە پاڵ ئەم ئیشانەی خۆمانە ئیش لەسەر بابەتی تریش بکەین بۆ نمونە جانتا ستاندی ئەکسسوارات ئەم بابەتانش واتە هێواش هێواش ئیشی لەسەر ئەەکەین. لە پاڵ ئیشەکەی خۆمانە گرنگیەکی زۆر بە کللتوریش بدەین و هەوڵ ئەین لە داهاتووە ئەم بابەتە زیاتر جەختی لەسەر بکەینەوە و بە هیوام هەموو کەسێک لە ئیشەکەی خۆیان گرنگیەکی زۆر بە کللتوری خۆی بات کللتور بکە بە بەشێک لە هونەرەکەی خۆی. ئەمە یەکێکە لە نمونەی ئیشەکانم لێرەدا لەم کوپە من ژنم هەڵبژاردەوە وەکو نمونە لەبەرەوەی ژن بنیەیەکی زۆر جوانە بۆ نمونە ئەم دیویان باس لە خاتوونێکی کورد ئەکات کە هەوری بەسەرەوەیە و ئەم ڕۆی کوپەکەیشمان باس لە خاتوونێکی کورد ئەکات کە بەسەر ئاو ئەهێنێت لە گۆزەدا ئاو ئەهێنێت لەبەری لە پێشتردا ئەو خۆمان ئەزانین لە کانیەوە ئاویان ئەهێنا و لە هەمان کاتیشا لەگەڵ ئەوەی کە بە ئیشێکەوە مەشغۆڵن ژنانی کورد لە کۆندا زیاتر گرنگیان بە کللتور و جلوبەرگی کوردی ئەدا.